ڕجەیمی بەعس بە دڵێکی ڕقتر لە بەرد و بە خوێنێکی سارد ئەو هەموو خەڵکە بێتاوانەی شەهید کرد. ئەو دڕندایەتی خۆی بۆ هەموو جیهان دەرخست. لە بەرامبەرەوەدا گەلی کوردستان لە کاتی ڕاپەڕینی ساڵی 1991 مرۆڤ دۆستی خۆی و ڕەوشتی بەرزی خۆی نیشاندا. ئەو هێزانەی کە تاوانی ئەنفالیان ئەنجامدا بوو هەموو کەوتنە بەردەستی خەڵکی کوردستان، بەڵام تۆڵەی خەڵکی کوردستان بە شێوەیەکی جیاواز بوو. ئەو خەڵکەیان ئیزندا و ڕەوشتی بەرزی خۆیان پیشاندا. لە بێکەسی کورد نەبا ئەوەی کە لە کوردستان ڕوویدا هیچ کەمتر نەبوو لەوەی لە ئەفریقای باشوور ڕوویدا، بەڵام نە کورد توانی ئەم هەڵوێستە بەرزەی خۆی بە دنیا بناسینی، نە جیهانیش ئێحتیمامی پێدا. ئەم تاوانانە زۆر گەورن، برینەکان زۆر قۆڵن، لە بیر ناکرێن، بەڵام پێویستە بەردەوام بین لەسەر ئەو ڕەوشتە بەرزەی خۆمان. پێویستە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدرێ تاوانی ڕژێم ببیتە هۆی دژمناتی بینی گەلان. ڕژێمەکان دێن و دەڕۆن، بەڵام ملەتان دەمینن. لەبەرەوە ئەبی ئەو برایەتیە و ئەو لێک تێگەیشتنە و ئەو یەکتری قبوڵکردن لە بینی ملەتاندا بەردەوام بی و هەر بمینی.